باڵی ژیانە هەندێک جار پێویستمان با پشوویەک با هەناسەیەک هەیە جاچی ئەگەر ئەو هەناسەیە بۆنی مێژوو بۆنی شکۆی ئەدەبی و لێبێت و شعرەکانی سالمی تیا پێشکەش بکرێت سبەینێ سالم و بادی سەحەر ئەگەڕێنەوە شار ئەمە ناونیشانی یان دروشمی کۆڕێکە کە بەشێک لە شعرەکانی سالمی تیادا دەخوێنرێتەوە بە دەنگە پڕهەست و پرسۆز و سەحراویەکەی مامۆستا جەمال غەمبار ئەم کۆڕە با سپۆنسەری دەستگای میدیای کورساتە و بە هاوبەشی گروپی میوزیکی لۆر ئەم کۆڕەتان پێشکەشەکرێت و سبەینێ لە هۆڵی تەوار لە شاری سلێمانی و زانیاری زیاتر دەگرین سەر کۆڕەکە لەگەڵ مامۆستا جەمال غەمبار شاعیر. مامۆستا جان سڵاو لێبێ و زۆر زۆر بەخێر بێت. سڵاو لێوەش ێوارەی ئێوە و بینەران و بیسەرانی ئەم کەناڵە ئازیزە و ئەگەرچی درەنیشە بەس پیرۆزبایی یادی 26 ساڵەی ئەم کەناڵە لە هەمووتانەکەم لە خۆمانەکەم کە بەڕاستی کەناڵێکی گرنگە و لێرەوە دەم و ڕەنگ ئەگاتە خەڵک و وەک دروشمەکەی خۆی کورسات ماڵی هەمووانە. زۆر سپاس مامۆستا گیان بە زۆر بەخێر بێت زۆر دڵخۆشە کردین سپاس بۆم دەرفەتی بێمەت بەخشی. زۆر سپاس. سالم و بادی سەحەر ئەگەڕێنەوە شار. بەڵێ شار لە ئێستا چەند تینووی ئەو بادی سەحەرەیە و مەبەست لەم گەڕانەوەیە چییە؟ بەڵێ بە حەقەت توانین ئەو پرسیارە واش بکەین بۆچی سالم بۆ ئێستاکە سالم جارێ با پێشەموو شتێک بیرۆکەی کۆڕەکە چۆن دروست باسی بکەین. بیرۆکەی کۆڕەکە پارساڵ لە چاوپێکەوتنێکی هەر ئەم کەناڵە ئازیزە ئەوە نیە ئەپرسن کە پلانی داهاتوو چییە؟ پلانی داهاتوو وتم سازکردنی کۆڕێکە بۆ سالم. خۆشبەختانە هاوڕێی خۆشەویستم کاک سیروان جەلال بەرپرسی سنتەری هاوبەشی لور بە چاکی زانی و جوامێرانە هاتە پێشەوتی ئێمە ئامادەین بۆ سازکەین. دواتر بیرمان لەوە کردەوە کە لەگەڵ ئەم دەستگا جوانێ ئەم دەستگا میهرەبانەیە قسە بکەین و ئەوە بوو قسەمان کرد و ئازیزان بە سوپاسەوە ئەو پەڕی ئامادەی خۆیان نیشاندا بۆ ئەوەی سپۆنسەری میدیایی بکەن و زۆر زۆر سوپاسانەکەم. فکرەکە ئاوا بوو و بۆچی سالم؟ سالم بەڕاستی یەکێکە لە ئایکۆنەکانی شعری کلاسیکی کوردی و یەکێکە لە ئایکۆنە جوانەکانی ئەو قوتابخانەی کە پێڵەن قوتابخانەی شعری کلاسیکی سەردەمی ئەمارەتی بابان و سالم لە دەور و زمانێکا ژیاوە بەڕاستی کە ژان و ژوێ و ئاوز بۆ سەردەمەکەی بە کۆمەڵێ ململانی سیاسی و کۆمەڵایەتی و سالم بە دڵێکی پڕ شکستەوە ئەم شاری جێهێشتۆ کاتی خۆی لە ئاکامی ڕوخاندنی ئەمارەتی بابانە لەلایەن تورکانی لەلایەن ڕۆمەوە تورکانەوە سەری خۆی هەڵگرتەوە ئەم شکستەوە ڕۆیشتۆ بەڕاستی و کۆمەڵێت دەقی جوانی ئەفراندووە. جگە لەوەش ئەگەر لە ڕووی کۆمەڵایەتیەوە سیرکەین لە ڕووی ئەدەبیەوە لە ناو هەموو ئەم ئەدیب و شاعیر و گەورە پیاوانی ئەو سەردەما حەزرەتی نالی لە شامەوە سالم هەڵەبژێرێ چامەکەی بۆ نێرێ و پرسیاری سلێمانی لەوەکە. بەڵێ بۆیە بەڕاستی ئەهمیەتی سالم یان خود هەڵبژاردننی سالم وەکو کەسێک کە نالی ئەم مخاتەبەیەکە دوجار ئەمیش جوابێداتەوە. بۆیە لێرە بایەخی تێکستەکانی سالمان بۆ دەرەکەی لە ڕووی مێژوویەوە و لە ڕووی ئەو مخاتەبە جوانی کەی یەکترێکن یعنی قەسیدەکەی هەم چامەکەی نالی هەم چامەکەی سالم بە تەنها تێکسێکی ئەوە نییە بەڵکو ئەم تێکسە شوێنی تیابینی تاریخی تیابینی شکستی تیابینی زۆرشی تیابینی ئەمەندە ورد بوویتەوە لە ناو شارەکانی سالمە ئەوەندە خوێندنەوەت بۆ کردووە کە باسی سالمەکەی چاوت پڕفرمێسکە بێت و دڵت پڕە بێت. و بەڕاستی ئەگەر درامانووسێک یا فیلم سازێک بێت ژیانی نالی یا سالم لەو سەردەما باڵین و لە کۆنتێکستی لە سیاقی ئەو ڕووداوانەیە بکا بە بەرهەمێکی چاک شتێکی چاکی لێ دروستەکرێ و ئەبێ بەشێک لە زیندووکردنەوەی مێژوو بەڕاستی ئەمە ئەبێ بیر لەوەش بکەینەوە بەڕاستی هۆکارێکی تری هەڵبژاردننی سالم ئاشناکردنەوەی یا ئاشناکردنینەوەی نوێ بە شعری یا بە گەنجینی شعری کلاسیکیمان بیریشمان نەچێ ئەمە یەکەم کۆڕ نییە معلومی جەنابە بەڵکو لە 2013 هەرم دەستگا گەورەیە ئەم دەستگا مەزنە کۆڕێکیان ساز کرد بۆ گەشتێک بە شعری کلاسیکی کوردیا بەڕاستی و کاتە و بە شانازیەوە سەرکەوتنی بەدەزێنا. ئەم هەموو ئەم هۆکارانە هۆکاری تریشکێ سەرڕەنگە زۆر بوار نەبێ باسی بکەین بۆتە هۆی کە من بەڕاستی سالم هەڵبژێرم وە قەرزاریشی بوو چکە کۆڕم زۆر گرتو بۆ حەزرەتی ماحوی حەزرەتی نالی سالم بە تایبەتی حەزم کرد ئەم کۆڕی بۆ ساز کرد. ناونیشانی کۆڕەکەش جیاوازە. بەڵێ سالم و بادی سەحەر ئەگەڕێنەوە شار ئەمە بۆ بەشێکە لە نۆستالژیا بەشێکە لەوەی کە منە مێجارێککە کە ئەم تێکستانی سالمە خوێنمەوە بینەر بیسەر نەوەی ئێستا بگەڕێنەوە بۆ ئەو سەردەما
و جارێکی کە لە زاکیرەی سالمە لە یادنامەی شعری سالمە خەڵکی ئەو سەردەمە ببینن و جۆرێکە لە ئاشاکردنەوەی ڕۆح بە نیشتیمان بەڕاستی ئەوەش بابلین هۆکارێکی ترە بۆ ئەو ناو نیشانە مەڵ بژاردووە بیرمان نەچێ حەزەکەم ئیزاحێکیش بم لە بڵین ڕێکلامی کۆڕەکەیە لە ڕێکلامکردنی کۆڕەکەیە کە دابەزیە من بەیتێکی مستەفا بەجی کوردیە خوێنمەوە کە فەرموویەتی مشتاقە دڵم لەو دەمەوەی شۆڵە مەقامە بۆ بیستنی ئەشعاری پڕ و خۆشی کەلامە مستەفا بەجیش کوردی شاعیر ئەویش هاوچەرخ و هاوزەمانی نالی و سالم بۆ لەو سەمە و ئامۆزاشی بۆکو ڕیواتە مێژوەکانی جێڕنەوە من بەوە دەستم پێ کردو اینجا بە ئەو ناونیشانە کە سالم و بادی سەحەر ئەگەڕێنەوە شار دیارەمە بەسم سلێمانیە بەڵام دوایی وتومانە سالم شاعری کوردان چکە هەر شاعری سلێمانی نیە بەڵکو هی هەموو کووردە ئەم کۆڕە کاتژمێرچان لە چه هۆڵێک بەڵێ و هاتن بۆ کێیە بەڵێ من لێرەوە لەم شاشە جوانەوە لە ڕێی بەرنامەکەی ئێوە لەم کەناڵە میهرەبانەوە بانکێشتی هەموو خوشکوبرانی ئازیزەکەم هەر کەسێک عاشقی شعرە هەر کەسێک عاشقە بە سالم بە شعری کلاسیشی تەشریف بێنن ئەم کۆڕە بە خۆڕاییە بە تکت نییە سبەینێ کە ئەکاتە ڕۆژی پێنجشەممە 2026 سعات 3 پاژنیوەڕۆ لە هۆڵی تەوار نزیک پارکی ئازادی شوێنەکەش بەڕاستی شوێنێکی زۆر باشە لەبەرەوە من بە شانازیەوە بە ئیفتیخارەوە تکاتان لێکم و داواتان لێکم تەشریف بێنن ئاوا ساتێکی خۆش لەگەڵ میوزیک و شعرەکانی سالمە بەسەرەبین و هیوادارم تەمەناکەم چێژ بەخش بێ کۆڕەکە شعری سالم بێت و بەڕێزت بخەنیتەوە بۆ دەنگا پڕمهێرەبان و پڕاستەی خۆت بێگومان شتێکی زۆر نایە و زۆر جوان دەرەچێت چۆن خۆت ئامادەکردەوە مامۆستا جەمالکە هەستی خۆت دەنگی خۆت ئاوێتەکەی لەگەڵ ڕۆحی سالمە بەزانی چۆنە من لەبەرەوەی خۆشم سلێمانی بەجێشتوە من حەدم نییە بە تۆزی پای ئەوانەیە بگەم بەڵام ئیتر ئەو غەریبی و دووریە جاری وا هەیە حاڵەتێک لە توا دروستەکە بەڕاستی هەڵی بژێری و ئەم ماوە زۆرە ماوەی پێشوو لە پارەوە من خەریکی ئەوە بڵین شەن و کەوی شعرەکانیم و هەوڵم داوە بەڕاستی هەڵبژاردەیەکی شعرەکانی هەمووی جوانن بەس هەڵبژاردەیەک بە تایبەتی سبەینێ پێشکەش بکەم لە ئەو شعرانی کە پەیوەندی بە بارودۆخی سیاسیەوە هەیە ئەو شعرانی کە پەیوەندی بە لایانی کۆمەڵایەتیەوە هەیە ئەو شعرانی کە پەیوەندی بە عیشقەوە هەیە هەتا بەشێکی چەردەیەکی پەیوەندی بە تەسەووفەوە هەیە ئەوانە هەموو بەڕاستی سبەینێ خۆم بۆ ئامادە کردەوە تەمەناکەم سەرکەوتوو بم تێمەشی وادارین گروپی موزیکی لۆر کاریان چێت و تا چەند خزمەت بە کۆڕەکەکەن گروپی موزیشی لۆر سەر بە سنتەری هاوبەشی لۆڕە و یەک دوو تاقیکردنەوەم هەیە لەگەڵیان و زۆر ئاسوودەم لەگەڵیانە دیارە بە سەرکردایەتی یا با بڵین بە قیادەی وەک مایسترۆ باوا بڵین کاک نزار زێویە ئەوان بەڕاستی چووکە بۆ خۆ دەزانی بە تەنها شعر خوێندنەوە ڕەنگە جۆرێک لە ئەوە مەلەل دروستکە بۆیە ئاوێتە بوون بە میوزیک شتێکی گرنگە و دڵنیام دەورێکی کاریگەریانە بێ هاوڕێ لەگەڵ شعرەکانە و لەگەڵ ئەو دیکۆرەیشنی کە دەستگای میدیایی کورسات دروستیەکە و ئامادەیەەکە دەستان خۆش مامۆستا شارەکانی سالم پڕە لە کۆد و پڕە لە نهێنی بۆ بەڕێزت خوێندنەوەی شارەکانی سالم بەرپرسیارەتیە یان چێژی لێبین بەڵێ بەرپرسیارەتیە چێژ و بەرپرسیاری تیشە بە تایبەتی بیرمان نەچێ ئەو سات و سەردەما زۆر زاراوە و وشە هەن لە شعری سالمە بڵین فارسین من هەوڵم داوە یا هەوڵە دەم سبەینێ هەندێک وشە هەیە ڕوونکردنەوە بدەم بۆی بگات ماناکان بگا ئیتر ئەو سەردەمە وا بوو یعنی یەکێک لە خەسڵەتەکانی شعری کلاسیشی ئەو سەردەما ئەبوو شعری وشەی عەرەبی و فارسی بەکاربێنی یعنی با بڵین لە بنەماکانی نووسینی شعر بوون یعنی با بڵین معایری یا پێوەرەکانی نووسینی شعری کلاسیکی بوون هەتا نالی هات ئەو ڕچەی شکان و کاتی خۆی ڕەخنەشی لێگیرا بەڵامەڵێ کەس بە ئەشعارم نەڵێ خۆ کوردیە خۆ کردیە هەر کەسێ نادا نەبێ خۆی تالیبی معنا دەکا لەوێ وەڕچەکەی شکان و چاشیشی کرد بەڕاستی ئینجا یەک شتی کەش بڵێم ڕەنگە ئەوەش جێگەی پرسیار بێ من چ سەرچاوەیەک اعتیمادم کردووەتە سەر بەڕاستی ئەو سەرچاوەی کە زیاتر پشتم پێبەستووە ئەو دیوانی سالم واتە عەبدوڕەحمان بەجی صاحب قڕان کە لە ساخکردنەوە و لێگانەوەی ڕوحشادان مامۆستا مەلا عەولکەریمی مودەڕیس وە کوڕە
ڕەوانشادەکانی کاکە حەمەی مەلاکەریم و کاکە فاتح و لە ئامادەکردنی برای بەڕێزم کاک سەدیق ساڵح. من هات چووکە ئەوان هەموو سەرچاوەکان بە دەستنووس و چاپکراوە کویان کردوێتەوە و ئەرکیشی زۆریان پێوە کێشاوە. بەڕاستی من مەمنونی ئەوانم، یعنی بەبێ بوونی ئەو دیوانە من نەمەتوانی هیچ کەم. تەنانەت سەرچاوەیەش کە هەیە لینکێک سایتێک ڤەرژین بوکس کۆمەڵە گەنجی جوامێر ئەوەیەکەن، بەڵام ئەوانی جوابزانم هەر پشتیان بەو سەرچاوەیە بەس و سەرچاوێکی دەوڵەمەنە 2 بەرگە بەداخەوە من لە ئوسترالیا بۆم نەهاتەوە، بەس کاک سیروان لە ڕێگەی کاک سەدیقەوە لە بنکەی ژین بۆی پیاکردم وەسبێنێ وەکو بەشێک لە دیکۆری جوانی کۆڕەکە لەسەر مێزەکە دایانێ. بەدەستخۆشیەوە بێگومان کۆڕەکە دەوڵەمەندترێکات. زۆر خۆشحاڵبووین مامۆستاجیان، سوپاس بۆ تۆ، سوپاس بۆ ئامادەبوونت، شارێکت بۆ ئامادە کردوین و ناکرێت مامۆستا جەمال لێرە بێت و شعرمان پێشکەش نەکات. جا نازانم ئەگەر شعری سالم بێت یان سالمە تەمان کۆڕەکە تایبەت سالم. باش موسیقا ڕەنگە بڕوا. باش ئەفەرمێ بتدبيري معيشة هر کەسێ مەشغوڵی کارێکە، بتدبيري معيشة هر کەسێ مەشغوڵی کارێکە، منی بێمایە کارم متصل سەودایی یارێکە. متصل لێرە مەمانە بەدایم، بەڵام من نامێت دەستکاری وشەکە بکەم. لە دەورانی مەحەبەتدا بە عەهدێکی وەفا ناکەی، خلافی عەهدی تۆ سالم لەبەر شەرت و قەرارێکە. لە دەست ڕنگ ڕێژی دەوران ڕەنی چیهرەم زەعفەرانێکە، حەدیقەی دڵ لەبەر بارانی غەم وەزعی خەزانێکە. کاتی خۆی لە سنە ژیاوە فەرمێ لە حوسنی دوولبەران گەرچی شاری سنە گوڵستانێکە، بەبێ دوولبەر لەبەر چاوم چ وێرانە مەکانێکە. سەبا وەک پەیکی شیریندە و خەبەر کە شەهسواری من، لە دووری تیری باڵای ئەو قامەتم کۆنە کەمانێکە. وەک تێدەفکرم ئەم زوڵمە ناپرسن بڵامات بم، لە شوعلەی پەرتەوی 2 هەفتە ماهی دڵکەتانێکە. سزای خۆی دی قەڵەم سالم، دێڕی زۆر جوانە، سزای خۆی دی قەڵەم سالم، ئەتۆیش سەردامەنێ وەک ئەو زەمانە تیغە هەم مقطع چ تەقریر و بەیانێکە. زۆر سپاس. زۆر سپاس مامۆستاگیان، زۆر خۆشحاڵ بووین. دەست خۆش بێت، بێگومان حەزمەکرد تەواو نەبێت، بەڵام ماندوود ناکەینەوە زیاتر. هەڵێگرین بۆ سبەینێ. من هیوادارم ئەوانەی تین و عشق و شەیدای شعرن بەتایبەتی شعری کلاسیکی تەشریف بێنن بان چاوان. چاوتان ماجەکەم. سپاس بۆ تۆ مامۆستاگیان، زۆر خۆشحاڵ بووین. دەست خۆش بێت. سپاس بۆ تۆ، سپاس بۆ ئامادەبوونت. زۆر سپاس. بەڕێزان